دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەڕێوەبەرایەتیەکان و یەکە ئیداریەکانەوە بەردەوامن لە منەتکردن و هەوڵی چاواشەکردنی فەرمانبەران بە پێدانی زەوی و پەیامیش کۆمەڵێک زانیاری لەو بارەوە ئاشکرا دەکات. بڕیارە لە سەرتاسەری هەرێمی کوردستان 700,000 فەرمانبەر لە پێدانی زەوی سوودمەند بن، بەڵام پەیام زانیوێتی زەوی پێویست بۆ ئەو مەبەستە نییە و تەواوی زەویە نایابەکان فرۆشراون یاخود لە بەرامبەر پرۆژەدا بە کۆمپانیاکانی نزیک لە حزب بەخشراون. بە شێوەیەک لە کۆی ئەو 700,000 فەرمانبەرە تەنیا زەوی بۆ 20,000یان هەیە. ئەمە لە کاتێکدایە زەویەکی زۆری کوشت و کاڵی سڕاونەتەوە و ڕەگەزەکەیان بۆ نیشتەجێبوون گۆڕدراوە. پەیام زانیوێتی بەشێکی زۆر لە زەویەکان بەهایان زۆر کەمە، بە شێوەیەک باشترینیان دەچێتە نزیکەی تەنیا $3,000، ئەوەش بەهۆی دووری لە ناوەندی شار و نەبوونی هیچ خزمەتگوزاریەک. ڕۆژی 28 مانگ سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بە ئامادەبوونی یەکە ئیدارەکانی شار ناوی سوودمەندبووانی ڕاگەیاند، بەڵام بەهۆی بێبەهایی زەویەکان کاردانەوەی ئەرێنی ئەوتۆی بە دوای خۆی دانەهێنا. ئەو ناوچانەشی زەوی تێدا دابەش دەکرێت ئەمانن: سوورگا، سۆتکە، کەڵوانان، تانجەرۆ، پیرەمەگرون، بەردەکەڕ، چەقلاوە، 120، زڕگوێز، ناوگردان، سەماوات، چەقش، دارتووی مەولانە، کانی مەندەب، هەمەرتلێ، کەنەکەوە و هولەرەیسی. بەپێی زانیاریەکانی پەیام ناوی 20,000 فەرمانبەری سوودمەندبوو لەلایەن شارەوانی سلێمانیەوە ڕاگەیەنراوە، بەڵام کەمتر لە 1000 پارچە زەوی لە سلێمانی بەردەستە و بەم شێوەیە بەشێک لە دابەشکردنەکان تەنیا هەواین و زەویەکە بوونی نییە. بەهای زەویەکان هێندەکەم و نزمە تێچووی تاپۆکردنەکەی هەندێک لە زەویەکان لە نرخی و خودی زەویەکە گرانترە و تا 10 ساڵی دیکەش هیچ جۆرە خزمەتگوزاریەکیان پێ ناگات. بەهۆی گوماناوی بابەتەکە و بێبەهایی زەویەکان لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر خودی سەرۆکی شارەوانی شارەکە پەیوەستە بە پرسەکە و ڕێگە پێدراوە قسە بۆ میدیاکان بکات، بەڵام ناوبراویش کەمترین جار ئامادەیە لەسەر ئەو پرسە بۆ میدیاکان بە تایبەتیش بۆ کەناڵە ئۆپۆزیسیۆنەکان قسە بکات و وەڵامی پرسیار و گومانە جدیەکان بدات. ئێمە وەکو شارەوانی سلێمانی کۆمەڵێ زەویمان هەیە، کۆمەڵێ مولکۆماڵی دەوڵەتمان هەیە،